لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوشحالم لەوانەی 126 لەوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بەمەبەستی ڕەزامەندی خۆی گەورە و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێوە بگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يا أيها الذين آمنوا كتب عليكم القصاص في القتل الحر بالحر والعبد بالعبد والأنثى بالأنثى فمن عفي له من أخيه شيء فاتباع بالمعروف وأداء إليه بإحسان ذلك تخفيف من ربكم ورحمة فمن اعتدى بعد ذلك فله عذاب أليم. بەڵێ خۆشەویستان، دیارە لەوانەی ڕابردووش لە خزمەت ئەو ئاەتەدا بووین کە خوای گەورە سوبحانەوە وتعالە نیدا لە بۆ ئیمانداران دەکا یا ئەیوهە الەذینە ئامەنوو، ئەی کۆمەڵی باوەڕداران، وەکو چەند جارێک باسمان کردێکەوە هەر ئاەتێک با ئەیوهە الەذینە ئامەنوو دەست پێ بکە کەواتە ناوەڕۆکی ئەو ئاەتە و داواکراو لە دوای ئەو ئاەتە لە داواکاری و پێداویستیەکانی ئیمانە و جێبەجێ نەکردنیشی نوقسانیە لە ئیمان. كتب عليكم القصاص في القتلى واتە لەسەرتان نووسرایتەوە واتە فەرز کرایە کەوا لە مەسئلەی کوشتنی بەناحەق پێویستە قیساس بکرێتەوە. قیساس واتە تۆڵە سەندنەوە پڕ بە پیستی خۆی، تۆڵە سەندنەوە بە قەدەرە خۆی. ئیتر هەتاکو ئێرەمان باس کرد بوو کاتێک کە دەفەرمی کوتیبە عەلەیکوم لەسەر هەمووان خوای گەورە فەرزی کردیە، ئیتر هەر یەکەو لە مەوقعی خۆی لە قەدەر توانە و دەسەڵاتی خۆی لەسەری فەرز کرا کەواتە لە هەر کۆمەلگایەک کەسێک بەناحەق دەکوژرێ هەر هەموو کۆمەلگا تێدا بەرپرسیارن بەرامبەر بە خوای گەورە لە قەدەر توانای خۆیان تۆڵەی ئەو کەسە کە بەناحەق کوژرێ تۆڵەکەی بکەنەوە وەکو خۆی. القصاص في القتلى بە چ شێوەیە ئەو کەسە کوژرا پێویستە بەو شێوەیە بکوژرێتەوە. قاتیلەکە کە بەناحەق کوشتیتی بەچی کوشتیتی پێویستە بەوی بکوژرێتەوە، چێ کوشتیتی پێویستە ئەو بکوژرێتەوە. ئیتر دەسەڵاتدار بە دەرەجەیەک ئەوجا ئەوانەی کەوا شاهدن لەسەر قەزیەکە پێویستە بچن شاهدی بدەن، ئیتر هەمووی پێکەوە مەسئولن لە بۆ ئەوەی کەوا ئەو قەزیەیە بە قیساس و بە حەقی خۆی بگا. كتب عليكم القصاص في القتلى. ئەوجا دەفەرمی الحر بالحر واتە کەسێکی ئازاد دەکوژی پێویستە بکوژرێتەوە. والعبد بالعبدی بەندەیەک کۆیلەیەک دەکوژی پێویستە ئەو کۆیلەیە بکوژرێتەوە. والأنثى بالأنثى ئافرەتێک دەکوژی تەبەنەوەنە هەمووی بەناحەق پێویستە بکوژرێتەوە، پێویستە ئافرەتە بکوژرێتەوە. ئەوجا ئەوەی کە لێرە باس کرایە کۆیلە بەرامبەر بە کۆیلە، ئازاد بەرامبەر بە ئازاد و هەروەها ئافرەت بەرامبەر بە ئافرەت، دیارۆکو زانان دەفەرمونون ئەگەر بگەڕێیتەوە سەر سەبەب نزولەکەی تێی دەگەین مەسئلەکە چییە؟ ئەویش ئەوەیە کە دیارە لە پێشی هاتنی ئیسلام ئەوجا لە ناو قەبائیلەکانی جوولەکە و یاخود لە ناو قەبائیلەکانی موشریکین وەکو باز دەکرێتن لە ئەسباب نزولەکان، قەبیلەی وا هەبووە کەوا دەسەڵاتی زیاتر بووە لە قەبیلەی مقابلی. ئەگەر بێت و ئەو دەسەڵاتدارە قەبیلە دەسەڵاتدارەکە کەسێکی بکوشت بە لە قەبیلەی بێدەسەڵات، ئەوە دەبوایە ئەو قەبیلە بێدەسەڵاتە بە پارەیەک بە هەر شتێک ڕازی بوایە، نەوەک ئەو کەسە قاتیلەی کەوا لە قەبیلە دەسەڵاتدارەکەیە بەرامبەر بەو کەسێک کە بەناحەق کوشتیتی نەدەبا بکوژرێتەوە. لە مقابلدا ئەگەر کەسێک لە قەبیلە بێدەسەڵاتەکە کەسێکی بکوشت بە لە قەبیلەی دەسەڵاتدار، ئەوە لە بۆ نمونە مەسەلەن ئەگەر کۆیلەیەک لە قەبیلە دەسەڵاتدارەکە بکوژرا بە ئەوە دەیانگوت ئێمە مقابل بەو کۆیلێ دەبوایە کەسێکی حوڕ بکوژینەوە. ئافرەتێک بکوژرا با لەوان دەبا پیاوێک بکوژنەوە، یان بەرامبەر بە هەر نەفرێک لەوان کە بکوژرا دەبا چەندین کەس زیاتر بکوژنەوە. خوای گەورە دەفەرمی نابی وابی پێویستە عەدالەت و قیساس بی، کەواتە بەندەیەکی کوشتیە با بڵین کۆیلەیەک کوشتە پێویستە ئەو کۆیلەیە بکوژرێتەوە.
کەسێکی ئازاد کەسێکی ئازادی کوشتێ پیاوێک کوشتێ پێویستە پیاو بکوژرێتەوە ژنێکی کوشتێ پێویستە ئەو ژنە بکوژرێتەوە نەک بەو مقیاسێکەوە لە قەدەر دەسەڵات تۆڵی خۆی بکاتەوە ئەوش لە قەدەر بێدەسەڵاتی پێویستە ڕازی بی بۆ زوڵمەی لێی دەکرێت نا کەواتە ئەو باسکردنی ئەو با بڵێن کە خوای گەورە سوبحانەهو وتەعالە بەو شێوەی تەفسیلی پێددا لە بۆ ئەوەی نییە کەوە تایبەت بی بۆی کەوە نابی ئەگەر پیاوێک ئافرەتێکی کوژ نابی ئەو پیا بکوژرێتەوە نا پیاوێک بەناحەق ئافرەتێکی کوژ دەبی بکوژرێتەوە بەڵام زیاتر لێرە بابەتەکە متعلقە بەو سەبەب نزولی کەوا پێشترێ وەکو باسمان کرد لە پێش هاتنی ئیسلام کەسی دەسەڵاتدار و قەبیلەی دەسەڵاتدار فەرزی دەکردکەوە تۆڵەی خۆی بە چەندین قات بکاتەوە لە مقابلدا ئی بێدەسەڵات دەبوایە بەخین ڕازی بیت و نابی تۆڵەی خۆی بکاتەوە ئیتر دیارە ئەوە بەو شێوەیە ئاەتەکە والله ئەعلەم وەکو جمهوری مفەسرین بەو شێوەی لێک دەنەوە کەواتە هەر کەسێکی بەناحەق کوشت ئەوجە پیاوێکی کوشت پیاوێک ئافرەتێکی کوشت ئافرەتێک پیاوێکی کوشت ئافرەتێک منداڵێکی کوشت بە هەر یەک لە شێوازەکان کەسێکی بەناحەق کوشت پێویستە ئەو کەسە قاتیلە بکوژرێتەوە نابی غەیریوی بکوژرێتەوە و پێویستە بەو شێوەش بکوژرێتەوە کە ئەو کەسەی کوشتیە بە چ شێوەیە کوشتیتی بە چ چەکێک کوشتیتی بە چ شێوازێک کوشتیتی پێویستە بەو شێوەی بکوژرێتەوە کەواتە قیساس واتە تۆڵەسەندنەوە بەو پەڕی عەدالەت و بەو شێوازەی کەوا کەسی قاتل مەقتولەکەی بەناحەق کوشتیە ئەوجا بە هەر شێوەیەک بی طبعا لێرەدا پێویستەوە بگۆترێ وەکو گوتمان هەر کەسێک بکوژی بەناحەق ئەوجا پیاوی ئافرەت بکوژی ئافرەت پیاو بکوژی یاخود بەعەکسەوە بە هەر شێوەیەک ئەوە پێویستە بکوژرێتەوە بەڵام خلاف لە بین عولەما لە نێوانیان زیاترەوەی ئایا کەسێکی ئازاد کەسێکی کۆیلە بکوژی ئایا پێی دەکوژرێتەوە ئایا مسلمانێک کافرێک بکوژی ئایا پێی دەکوژرێتەوە خلاف لەسەر ئەوەی هەیە بەڵام هەندێک لە عولەما لە بۆ نمونە وەکو ئیمام ئەبوو حەنیفە ڕەحمەتوخای لێبێ دەفەرمی بەو ئاەتەی سوورەتی ئەلمائیدە دەفەرمی و ئاەتێکی عامە کەواتە هەر کەسێک بەناحەق بکوژی بغض النظر يعني بهر شێوەیەک بی ئەوجا هەرچبی مقابل بۆی کەوە ئەو کەسەی بەناحەق کوشتە دەکوژرێتەوە ئەوجا بە هەر شێوەیەک بێتن بەڵام عولەمای دیکە ڕەئی دیکەیان هەیە بە هەر حاڵ گومان لەوەی دانیە پیاوێک ئافرەتێک بکوژی ئافرەتێک پیاوێک بکوژی و یاخود بەعەکسەوە بە هەر شێوازێک ئەو کەسە بەو شێوەی دەکوژرێتەوە مادەم بەناحەق کوشتیتی کەوە ئەو کوشتیتی ئەوجا خوای گەورە سوبحانەهو وتەعالە دەفەرمی فمن عفي له من أخيه شيء فاتباع بالمعروف وأداء إليه بإحسان لێرەدا خوای گەورە سوبحانەهو وتەعالە دەفەرمی ئەسڵ وایە لە کوشتنی بەناحەق قیساس بکرێتەوە تۆڵە بسەندرێتەوە بەو شێوەی کەوە عەدالەتی تێدایە کەسی قاتل پێویستە بکوژرێتەوە بەو شێوەی کەوە کەسە مەقتولەکەی بەناحەق کوشتیە بەڵام خوای گەورە سوبحانەهو وتەعالە کە لەسەرتادا فەرمووی فەرزە لەسەرتان کەواتە فەرزە لەسەرتان تۆڵەکە بە عەدالەت بی بەڵام لەگەڵ ئەوەش ئەگەر خاوەنی خینەکە واتە ئەولیای مەقتولەکەی وەکو بە عەرەبی دەگوترێ کەواتە کەسە کوژراوەکە کە کەسوکاری هەیە کە کەسوکاری ئەو مەقتولەی ئەو کوژراوە بەناحەقەی بڵێن ئەمە تۆڵە ناسەندینەوە نامانەوێت بیکوژینەوە مادەم ئەو خۆی تەسلیم کردەوە یاخود دەسەڵاتدار دەستی بەسەرداگرتیە و ئامادەی لە بۆی کەوە قیساسی لێ بکرێتەوە با بڵێن لە بۆیان هەیە عەفوی بکەین لە مقابلدا ئەوجایان دیەی وەربگرن و تەخینی وەربگرن یانتە هیچ وەرنەگرن هەروها عەفوی بکەن کەواتە پێویستە لەسەر دەسەڵاتدار و لەسەر کۆمەلگا ئەو کەسەی کەوا کەسێکی لێ کوژرا بەناحەق کەسە قاتلەکەی تەسلیم بکەن و یارمەتی دەربن لۆی کەوا حەقی خۆی وەربگریتەوە بەڵام لە بەرامبەردا کەسی کوژراوەکەی ئەگەر ویستیان عەفوی بکەن مقابل بە پارە و یاخود مقابل بە هیچ لە پێناوی خوای گەورە ئەو لە بۆیان هەیە عەفوی بکەن دیارە وەکو لە کۆتایی ئاەتەکە دەفەرمی ذلك تخفيف من ربكم ورحمة ئەوە بەڕاستی تەخفیفە خوای گەورە سوچ کردە لەسەرتان ڕەحمەتێکە کەوا لە بۆتان هەیە عەفوی بکەن ئەگەر نا وەکو زانان دەفەرمون لە تەورات و لە ئینجیل ئەو عەفوە نەبوو ئیلله دەبی کەسی قاتلی بەناحەق ئیلله دەبی بکوژرێتەوە لە بۆی نییە کەسی کوژراوەکە عەفوی بکات دەبی هەر بکوژرێت بەڵام لێرە خوای گەورە سوبحانەهو وتەعالە ئەو ڕێگایشی دانایە فمن عفي له من أخيه شيء کەواتە فمن عفي له لێرەدا باس لە چێ دەکا باس لە قاتلەکە دەکا فمن عفي له بە مەبنی مەجهول ئەگەر کەسێک لێی خۆش بوون عەفو کرا
لەلایەن چێوە عەفوکرا من ئەخیهی لەلایەن برایەکەی سوبحان الله تەماشا ئەلفاظانە بکەکەوە هەمووی مەقسوودە هەر کەسێک واتە لەلایەن کەسوکاری کوژراوەکە کەسە قاتلەکە عەفوکرا ئەوجا لێرە دەفەن من ئەخیهی کەواتە کەسوکاری کوژراوەکەی بە برا لێکدایتەوە لەگەڵ ئەو کەسەی کەوا قاتیلە لەگەڵ ئەوش کە بەناحەق کوشتیتی لەگەڵ ئەوش کە بەناحەق کوشتیتی بەڵام هەر برای یەکن دەفەرمی ئەگەر لەلایەن برایەکەیەوە لێی خۆش بوون لە کەسە قاتیلەکەی ئەوا لە بۆیان هەیە کەواتە لێرەدا چەند شتێک بینا دەکرێت وەکو زانان دەفەرمون کوشتن بەناحەق طبعا جەریمەیەکی زۆر گەورەیە وەکو لە سوڕەتی ئەنیسا ئەو هەموو هەڕەشەی لەسەر فەرموو خوای گەورە ومن يقتل مؤمنا متعمدا فجزاؤه جهنم خالدا فيها وغضب الله عليه ولعنه وأعد له عذابا عظيما بەرامبەر بە قەتلی بەناحەق بە هیچ شێوەیە خوای گەورە لە هیچ جێگا هیچ هەڕەشەیەکی بەو توندەی نەکردیە مەگەر بەرامبەر بە شیرک نەبی سوبحان الله بەڵام لەگەڵ ئەوەش بە قەتلی بەناحەق ئەگەر ئەو کەسە پێی حەڵال نەبی پێی کافر نابی یعنی ئەو حقەتێکە بە بەڵگەی ئەوەش لە سورة الحجرات شخوای گەورە سبحانه وتعالى دەفەرمێن طائفتان من المؤمنين قتتلوا دوو کۆمەڵی مسلمانان یەکتریان کوشت طبعا جەریمە و تاوانێکی زۆر گەورەیە بەڵام ناوی ئیمانداریشیان لێ نەسەندرایەوە لەسەر ئەوەی کەوا یەکتریان کوشتە بەناحەق کەواتە ئەوە حقەتێکە پێویستە بیزانین مەگەر پێی حەڵال بی کەسێک کوشتنی مسلمانێکی بەناحەق پێی حەڵال بی ئەوە نەشی کوژی هەر پێی کافر دەبی ئەوە مەسئلەیەکە بەڵام پێی حەلال نییە بەڵام لەبەر هەر هەدەفێک لەبەر هەر هەدەفێک کوشتی تاوانێکی زۆر گەورەی ئەنجامدایە بەڵام بەو تاوانە لە دایرەی ئیمان ناستە دەرێ مەگەر پێی حەڵال بی ئەوە یەک فمن عفي له من أخيه شيء لێرەدا گوتمان ئەگەر خاوەنی کوژراوەکەی قاتیلەکەیان عەفو کرد ئەوجا لێرەدا فمن عفي له من أخيه شيء شتێک لێی خۆش بوون لێرەدا مەبەست چێ لەو شتە طبعا شتەکە ئەوەیە واتە لە قیساس خۆش بوون لە تۆڵە سەرنەوە خۆش بوون لەوەی خۆش بوون کەوا بیکوژنەوە ئەوجا طبعا هەر کەسێک کە دەکوژرێت چەند کەسێکی هەیە کەوا خاوەن خینی ئەو کەسەنە ئەولیای مەقتول زانایان دەفەرمون واتە وەرەسەکەی میراتگرەکەی ئەوان خاوەنینە واتە هەر کەسێک کە دەمری ئەو کەسە کە دەمری میراتگیری چێە هەر ئەوانش خاوەنی خینەکەینە ئەوانن لە بۆیان هەیە کەسی قاتل بکوژنەوە کە بەناحەق نەفەرەکە ئەوانی کوشتێ لۆشیان هەیە عەفوی بکەن ئەوجا لێرەدا کەسێک کەوا کوژرایە بەناحەق چەند کەسێکی هەیە کە میراتگریتی چەند کەسێکی هەیە کە میراتگریتی یەک لەوانە بڵێ ئەمن عەفوی دەکەم قیساسم نامێ بکوژرێتەوە لەو حاڵەتەی قیساس لەسەر ئەو کەسە هەڵدەگیرێ و فەرزە لەسەر ئەوەکانی دیکە هەمووی بێن قسە لەسەر ئەوەی بکەن کەوا چەندی لێوەربگرن وەکو خین کەواتە ئەو مەسئلەیەکی مهمە فمن عفي له من أخيه شيء چونکە هەر شتێک قیساس تۆڵەسەندنەوە کوشتن بەش ناکرێ هەر بەشێکی لێ دەربینی کەواتە کوشتنەکە لێی دەردەچی لە بۆ نمونە کەسێک کوژرایە لە بۆ نمونە 5 میراتگری هەیە 10 میراتگری هەیە یەک لەو 10 کەسانەی کەوا میراتگری ئەو کەسەنە بڵێ ئەمن عەفوی دەکەم نامەوێ بکوژرێ کوشتن لەسەر ئەو کەسەی هەڵدەگیرێ شەرعەن دەبی ئەوجا بێن مفاوەزات لەسەر خینەکەی بکەن کەوا چەندیان دەوێت چەندیان ناوێ لێ دەفەرمی فمن عفي له من أخيه شيء شتێک لێ خۆش بوون هەر شتێک لێ خۆش بوون قەتل لەسەر هەڵدەگیرێ سبحان الله کەواتە فمن عفي له من أخيه شيء لەو حاڵەتەی مادام قیساسی لەسەر هەڵگیرا ئەگەر یەک لە وەرەسە و میراتگرەکانی ئەو کەسە کوژراوی عەفوی کرد ئەوە کوژراین لەسەر هەڵدەستی لەو حاڵەتەی دەبیتە مەسەلەی خینەکەی با بڵێن چەند وەردەگرن و چەند وەرناگرن فاتباع بالمعروف وأداء إليه بإحسان کەواتە مادام لە کوشتنەکەی ئەوان عەفویان کرد فاتباع بالمعروف ئەوجا با بە دوای حەقی خۆیان دابڕۆن بەڵام بە چاکە لە حدودی شەرع و لە حدودی عورف دەرنەچی طبعا خین دیە با بڵێن لە ئیسلامدا کاتێکەوە کەسێک دەکوژرێ ئەگەر قەتلی خەتە بی دیارە قەتلی خەتە وەکو معلومە لە لای هەمولایەک کەسێک لە بەردەستی دەکوژرێ بەڵام بە ئەن قەزد نا وەکو مەسەلەن حادسەی سەیارە بە هەر شێوەیەک کەوا لە بەردەستی دەمری کەوا قەتلی خەتە ئەوە هەممان دەزانین تۆڵەسەرنەوەی لەسەر نیە بۆی کەوا بکوژرێ بەڵام خینی پێویستە بدا خینەکەی چەندە لە بۆی هەیە
هەتا 100 حۆشتر بەو مواصفاتێکەوە لە کتوب فقهیەکان هاتێ و 100 حۆشتر یاخود مقابل بەوی 1000 مەڕ والله أعلم لە بۆی هەیە کەسی صاحب خین داوا بکە لە قەتلی خەتا لە قەتلی عەمدی مادام کوژرانی لەسەر هەستا لەو حاڵەتەی لە بۆیان هەیە دیەی مغەڵڵەضە داوا بکەن دیەی مغەڵڵەضە واتە خینێکی زۆر ئەستور وەربگرن واتە ئەو 100 حۆشترە بەو مواصفاتێکەوە لە کتوب فقهیەکان باس کرا لە بۆ منە دەفەرمی چل لەو حۆشتران دەبی ئاو سیژ بن کەواتە یانەی دەبی خینەکەی زیاتر لە بۆیان هەیە وەربگرن بەڵام لەگەڵ ئەوەش مادام عفوت کردە کوشتنەکە لەسەر فاتباع بالمعروف وأداء إليه بإحسان وكسي قاتلیش لەو حات مادام عفویان کردیە ئەویش دەبی وأداء إليه بإحسان بەو شێوەی بەچاکەوە بچیتن ئەو خینێکەوە ئەوان داوا دەکەن بدا مقابل بۆی کەوان کوشتنیان لەسەر هەڵگرتێکەوە چاکەیەکی زۆر گەوریان لەگە کردێ ئەویش پێویستە چاکەی زۆریان لەگەڵ بکە مماتەڵە نەکە لە ئەداکردنی حەقەکەی واتە بابڕێن خۆی تەخیر نەکا و یاخود خۆی قورس نەکا خۆی ئەوە نەکە نەق بە ئیحسان و بە چاکە بە مەمنونیەوە بچی خینەکەی بدا أو زاد فرمي ذلك تخفيف من ربكم ورحمة أو التخفيف للان پروردگارتان أو السوچ كده لسرتان أجنا وقت مال التوراة وإنجيل دبوا بكجرينا وكسي قاتل بنا حق إلا ده بكجر برام ليردا فيقولوكو سماحة إسلام خواي يقول فرمي لبوتان هي عفو شبكين كوات التخفيف كلا خواي جورا وأهلها رحمتك فمن اعتدى بعد ذلك فله عذاب برام لدواء وكوا ما دام لسرتادا عفو يانكر ياخذ يقل أولياء كان مقتولكي وقوت مال لأولياء وميراد جراني كجراوكي عفو يكر لبو كان بين إلا بلين دي كوجين وياخذ اتفاق يانكر لسر بريك خين كوابيدنوا لباش أو أجر كسيك بتي تعذاب كابري إلا تسم دي كجموا فله عذاب أليم أو براسي عذابش بإيش وآزاره لدواي صلح مفاوضات بتي بيكو جيتوا أو عذابش بإيش وآزار حتى عندك العلماء دلين نكهل لان خواي يقول لدنيايش أو كسيكوا لدواي أو كوا عفو كردي صلحي كردي بس بيكو جيتن أو لو حالتي أو كسب بيويست بكو جريتوا تكو بنا حق كشتيتي هيت مفاوضات اشتداني كوا بابن كسي كجرا بنا حقكي لو حالتي بين عفو بكن لو أن عفو شك إلا دب كجرتوا لبروي فله عذاب أليم لأخوي يقول تبارم لو كسر مكوا ديني خوا بوشويته بجين كخوا ده سبحانه وتعالى وهروها خواي يقول موفق مام كوا همو شريعتكي زيب كين كوا دبي تماي بختوري دنيا وقيامة وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون